خۆشەویستان دووبارە سڵاو. کاک ئیحسان، هەر لەو چاپێکەوتنیە تۆ بۆ چونێکی زۆر سەرنجڕاکێشت داواڵیت قورسایی کورد لە کەرکووک بە یەکلیستی نییە، کەواتە تۆ فرەلیستی لە بەرژەوەندی کوردایە بینی لە کەرکووک. باشە بەشێکی زۆری کورد فرەلیستی لە کەرکووکە بە زیان بۆ کوردە بیننەوە وە بەڵگەشیان هەیە لەسەر ئەمە لە هەڵبژاردننی حوتی سی 2002 پەرلەمانی عێراقا قسە لەسەر واکرێک کە فرەلیستی زیانی بە کورد گەیان بە ژماری کورسیەکانی کورد گەیان لە کەرکووکە. ئەی تۆ بەڵگەت چیە بۆ ئەوەی کە یەکلیستی زیان بە کوورد دەگەینە؟ بەڵێ مشکلەکە ئەوەیە کە کورد هەموو شتێک لە ڕووی سیاسیەوە لێکەداتەوە. پێی وایە ئەگەر مەسەلەکە غەیری سیاسی بێ باتڵە. ئەوەڵەن ملەتی کورد لە کەرکووک هەمووی بریتی نییە لەو کوردانەی منتەمین بۆ حیزبەکان. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە هەمووشی مهتەم نییە بەوەی کەرکووک بگەڕێتەوە سەر کوردستان یا هەرێمێکی مستەقل بێ یا بگەڕێتەوە سەر بەخا. لەبەر ئەوە ئەگەر یەکلیستی بێ بە مقابلی ئەوانش دوژمنەکانمانش یەکلیستیە بن. عادەتەن یەکلیستی بۆ ئیستیفتا بێ نەک بۆ ئینتیخاب. ئەگەر ئیستیفتا بکرێت لەسەرەوەی کەرکووک کوردستانی بێ یان نەبێ ئەو وەختە هەر ملەتێک و نەتەوەیەک حەقی خۆیەتی یەکلیستی بێ. بەڵام تۆ بۆ ئەوەیە کە چیە ئەم ئیستیفتایە ئەەکەی بۆ چیە بتوانێت نوێنەرایەتی خەڵکی کەرکووک بکە ئەرک و ئازابەکانیان کەم بکاتەوە. ئەمە پێویست بە یەکلیستی ناکە، پێویست بۆواکە کە هەچ کەسە و فرەلیستی بێ بۆی خەڵکەکە بوروژێنی هەچ کەسە و لە جێی خۆیەوە بتوانێت ئەو ئەرکەی لەسەرەتی جێبەجێ بکە. باشە بەڵام ئیستیفتا پێویستی جارێ ئەوەلەن بە لیست نییە لە بەرۆی ئیستیفتا لەناو شەعبە لەناو تاکەکانە. مەبەستم یەکلیستیەکە لە ئیستیفتاکە کە کورد هەموو یەک هەڵوێست بێ بۆ ئیستیفتاکە نەک یەکلیست شخصێک. بەڵێ باش ئەی لەو هەڵبژاردنەیە عەرەب یەکلیست نەبوو لە کەرکووک؟ بەڵێ عەرەب یەکلیست بوو. ئەی کەواتە ئەوان سوودیان لەوە بینی کە 6 کورسیان لە کەرکووکا برد؟ نەخێت پێم وانە ئەگەر 6 کورسیان برد بێ یا 7 کورسیان بێ ئەوان یەکلیستیەکەیان عەرەب نەبوو، عەرەب و تورکمان پێکەوە دابەزی بوون و کۆمەڵێ خەڵکی دڵشکاوش کە ئەوانش هەر ئیزافە ببوون بۆ ئەوان. من پێم وانە یەکلیستی سەرکەوتوو بێت چونکە دەلیلمەیە ئێستا ڕەنگە وەختی نەهات بێزارێ ئەوە ئاشکرا بکەم. باشە ئەگەر ڕێمەوە سەر و کێشانی کە باسێ کرد ئەمەوێ بە کورتی وەڵامم بیتەوە. باسە لە مەسەلەی بەتاڵی و بێکاری و کێشەی خزمەت گوزاری و ئەم شتانە کرد لەناو کەرکووکە. ئێستا کەرکووک خۆشارێکی نەوتیە، سیستمی پڕۆدۆلار هەیە لە عێراقا بۆ هەموو بەرمیل لێنەوت کە هەناردەیەکە دۆلاری وەرەگرێ. زایدەنەوەی کە بودجێکی تایبەتیشی هەیە وەکو محافەزە. بەم ئابووریە باشەوە کەرکووک خۆی نەتوانێت خزمەتی خۆی بکە، هەرێمی کوردستان چی بۆ بکە؟ مەبەست لەوە نییە کەرکووک نەتوانێت خۆی خزمەتی خۆی بکە. من عەرزم کردی یعنی کەرکووک شارێکی بە پیتە، شارێکە بە ئیمکانیەتە لە ڕووی نەوتەوە، نەک وەکەوەی مەسەن عزت شابەندەر لە یەکێ لە تەسریحەکانیە کە ئیهانەی کوردی کرد جگەلەوەی کە ئیهانەی سەرکردایەتی کورد و سەرۆکی گرێمی کرد. زۆر بە ڕاشکاونە باسیەوەی کردوتی وا تێنەگەن لە ستاحەڤەکە نەوتی کەرکووکە، لە ستاحەڤەکە نەوتی بەسرایە. دەبوایە سەرکردایەتی کورد وڵامیان بدایەتەوە لە ساڵی 79 تا 89 تا 88 و دوای ئەوەش چەند ساڵێ بیرە نەوتەکانی بەسرا چاکەوە نەکرا. لە خلالی نزیک بە 10 ساڵ شەڕە کورد نان و ئاوی ژن و مناڵی عێراقی بە شابەندەر و بە ئەتباعەکەیەوە ئەدا. بۆ خەڵکی کورد نەتوانێت ڕوومنەت بەسەر عەرەبا بکە و بڵێ ئێمە 10 ساڵ بە نەوتی کەرکووک و خانەخین ئێوەمان بەخێو کرد، ئێوە 2-3 ساڵە بەو نەوتە حسەیەکمان دەدەنێت کە نەوتی خۆمانە ڕوومنەتمان بەسەراکەن. یعنی لەبەرەوە ئەمانەیە مووقیف و هاوسەنگی لەگەڵ ئەوەی کە قسە بکەیت. پێم خۆشە هەندێک لەو ئیحسانە ئەگەر ئیجازەم زۆر بە کورتی
لە ساڵی 1930 بۆ 58 120,000 بەرمیل نەوت لە عێراقا ڕۆیشتووە. لە ساڵی 58ەوە بۆ 63,000 بەرمیل نەوت لە عێراقەوە ڕۆیشتووە. لە ساڵی 63 بۆ 68 ملیۆن 150,000 بەرمیل ڕۆیشتووە. لە 68 بۆ 73 ملیۆن و نیوێک ڕۆیشتووە. لە 73 بۆ 79 2 ملیۆن و 120,000 ڕۆیشتووە. لە شەڕی ئێران و عێراق بیدایەتی 3 ملیۆن نەوت ڕۆیشتووە. لە دوای شەڕی ئێران و عێراق لە 980 بۆ 990 ملیۆنێک و 660,000 بەرمیل ڕۆیشتووە کە ئەوە هەمووی نەوتی کەرکووک و خانەقین بووە، چونکە منتیقەی بەسرا ئەوانە خەڵک نەیەتوانی سەریتیا هەڵبڕێ نەکبیرە نەوت بڕوە. لە ساڵی 1990ەوە بۆ 2003 980,000 بەرمیل ڕۆیشتووە. سەرڕای ئەوەی ئەم هەموو نەوتانە لە عێراقا دەرکراوە کە وەک عەرزم کردی لەو ساڵانەی شەڕا لە کەرکووک و خانەقین دەرکراوە، پاشان خانەقینش کەوتە بەر حەملەی تۆپی ئێرانی کە نەتوانران نەوت دەرکەی لە 100% نەوتەکان ئەتوانم بڵێم هی منتیقەی کەرکووک بوو. لە شارێکی وای منتیقەی کەرکووکە کە ئەم هەموو نەوتەی تیا دەربکرێ ڕێژەی بێکاری گەیشت بێتە 1/6 زیاتر، 1/6 زیاتر خەڵکی لە مستەوای ژێر فەقیریەوە ئەژێ کە سەرڕای ئەم سەروەتەی کە لە بەردەستایەتی و جگەل لەوانە ئەتوانم بڵێم لە مەجموعی ئەو کەسانەی کە لە شەریکەی نەوت ئیشەکەن ئەمە نوقتە ئەساسیەکە دەبواە قیادەی کورد لە بەغا کە من پیانڵێم موچەخۆرەکانمان لە بەغا دەبواە پێداگریان بگرتە لەسەر ئەوەی هیچ نەبێ نسبەتی کورد بەقەت حدەکەی خۆی بەرز بکەنەوە لە کەرکووک کە بیان گەیاندایە سەروی 120 کە ئێستا ژێری 100دەیە یەک مدیر نابینی کە خەڵکی کەرکووک بێ مدیری ئەوەی دەستڕۆیشتوانە بێ کە خەڵکی کەرکووک بە تێک ڕای ئەبینی ئیمما پێشمەرگەیە یا ئاسایشە یا پۆلیسە کەسێکی تریتیان نابینی. نسبەتی کورد لە دائیرەکانی کەرکووک لە هەمووی کەمترە بەداخەوە ئەمە نوقتە سەرشیەکانە بۆی جێبەجێ بکەیت کە بۆی کەرکووک بتەوێ خزمەتی بکەیت و لە خزمەتکردنیا ئەتوانی قەراری لێ بدەیت کە کەرکووک بۆ چێ بێ بە یەک لیستی دابەزینیا بە دوو لیستی. بەڵام بەم حاڵەوە من پێم وانە نە بە یەک لیستی نە بە دوو لیستی هیچ عیلاجێکی بکرێت. لە ڕووی ئەمنیەوە زۆر بە کورتیت لە ڕووی ئەمنیەوە 13500 پۆلیسمان هەیە، فرقەی 16750 نەفەرە، 14 دەستگای ئەمنیمان هەیە، 2500 ئاسایشی پارتیمان هەیە، 3600 ئاسایشی یەکێتیمان هەیە، 2 لیوامان هەیە، لیوای خەرهەنجیر و لیوای ئاڵتون کۆپری. بە تێکڕای ئەم ژمارانە کۆ بکەیتەوە نزیک بە 40,000 کەس هەیە لە کەرکووک کە بە شک بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی کەرکووک. نفوسی کەرکووکی لێ بکەی ژێری 40 کەس یەک کەسی بەرەکەوێ. من بیستومە شوانێک مێگە لە مەڕێک بەخێوەکاو نایڵێ گورگ بیخوا. بۆ ناتوانن سەر و ماڵی خەڵکی کەرکووک بپارێزن، بۆ ناتوانن خەڵکی ڕێبگرن لەو تەقانەوانەی کە لە کەرکووکە بێ. لە 19 5 تەقینەوە بووە لە پاڵی مدیر شورتەوە، لە 24 سی 2012 19 سجن لە تەسویرات ڕایان کردووە. یعنی ئەمانە هەمووی کارەساتە کە لە کەرکووکە بێ. ئەم کارەساتانە جێبەجێ بکەن ئەتوانن ئیتر ئەو وەختە بە سەربەرزی بڵێن کەرکووک کوردستانە وەخە پێویست ناکەبەوە ئەمان خۆیان بڵێن کەرکووک کوردستانە. کێشەکان حەلکەن خەڵک بە دەستەوی خەبوویانەوەستی ئەڵێ کەرکووک کوردستانە بەسە توجارەتکردن لەسەر کوردستان دەبێ پێ بخینە سەر ئەرزی ڕق و واقعەکان و ئیشەکانمان جێبەجێ بکەین نەک بە شیعارات. باشە بە تۆزێک لە مەسەلەی کەرکووک دوورکەوینەوە. بەڵێ جان. ئەبوو شەهاب باز لەوە ئەکرێت کە تۆ لە کۆتایی هەفتاکاندا مۆری فەرمی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانە لا بوو و مۆرەکە لە لای تۆ دیار نەماوە و تووشی کێشەی کردویت بۆ دیار نەما مۆرەکە خۆ دیار بە خەڵک لیان بردی کەوتە دەست ئەجهیزاتی حکومەت. نەخێر ئەو مۆرە لای من بوو تا کۆنفرانسی ڕەسمی کۆمەڵە نەکرا مۆرەکەم نەداپیان ڕسمەن تەبلیغیانم کردوتم ئێوە بە ناشەرعیە زانم تا ئەو وەختەی نەگەنە ئەوەی شەرعیەتێ بە خۆتان بدەن من ئەو مۆرەتان نادەبێ و پاش ئەوەی یان پێش ئەوەی کۆنفرانسەکە بکرێ
ئەوان قەراریاندا کە بۆی من لە ناودەن لە بەرەوەی خیانەتم کردووە و منش بە فەخرەوە لێرەواڵێم یەک کەس کە فایل و مەلەفی نەبوو بێ منم. بۆ خیانەتە کردو بە چ بەڵگەی خیانەتە کردو؟ ئەوان وان وتیان مۆرەکەت تەسلیم کردووە و پاش ئەوەی کە ئەو قسانیان کرد برادەرێ وتی کاکە مۆرەکە تەسلیم نەکراوە من نەزانم لە کوێ شاردراوەتەوە کە ڕەحمەتی عالی ئامەخان بوو زۆریان پێسەیر بوو کە ئەو قسەی کرد وتیان ڕاست ناکەی وتی 2 ڕۆژ ئیجازەم بدەن ئەچمە هێنم بەس بە شەرتێک ئەبوو شەهاب نەزانێ کە منە ڕۆم چونکە لێم قبوڵ ناکە فعلا ڕۆیشت بوو مۆرەکەی هێنایەوە بێ ئەوەی من ئاگام لێبێ زانی وەکرەکە لەکوێ و جێیەکەی من لەکوێ کە شتەکانم تیا شاردوێتەوە. لەم هەڵبژاردنیانی ئەم دواییەدا تۆ لە کەرکووک سەرۆکاتی لیستێکە کرد بە ناوی لیستی قەڵا. قسە لەسەرەوە کرێت کە تۆ یەک جار جەلال تاڵەبانیت بینی لە دوای ئەو یەکتر بینینەوە دەسێ لە سەرۆکایەتی لیستەکە کشانەوە. الحەمدا مامزال لە حزورە ماوە نازام لە جوملەیە ئەگەر باسی قاف کرابێ وئیلا باسی لیستی قەڵا نەکراوە. من 3 هەفتە لە خزمەتی زەنابی مام جەلالە بووم لە خلالی ئەو 3 هەفتەیە کۆبوونەوەمانە کرد کولی ڕۆژێک کۆبوونەوەیەک دوان باسی کێشەی کەرکووکمان کرد کە یەقتەراحەکەی من بۆ ئەوە بوو کە لە ئەوەڵی کەرکووک بکەینە شارێکی سربەخۆ و وردە پێداگری بکەین مەناتقی متەنازع عەلەیهی هەمووی بکەینە فێدراڵێکی جیا چونکە وەک ئەوەی عەرەب چەندین وڵاتی هەیە عەرەبی لە 100 وڵاتی هەیە تێکەڵ وەک جێبۆتی وەک لبنان وەک لبنان مەسیحیە عەرەبە هەموو ئەو زمانانەیە وتم ئیقلیمێکی تر کە ئەمش داتاکانە لە بەردەست کورد نسبەتی ئەوەندەیە عەرەب نسبەتی ئەوەندەیە تورکمان نسبەتی ئەوەندەیە آخر وەڵامشی ئەوە بوو وتی دەبێت لەگەڵ جەنابی سەرۆک بەرزانیا قسە بکەم نەتیجەکەت بۆ دێنمەوە تا ئێستاش نەتیجەکە دێنێتەوە و چاوەڕوانی نەتیجەم. باسی ئەواکرێت کە نێوانی تو تاڵەبانی بە هەڵە زوودابەزی زۆرە ئەڕوا ئەڵێن تۆ زۆر جار گفتوگۆی تونگە لەگەڵ تاڵەبانیە دروست بووە. باشە چی وای لە تۆ کردووە کە تۆ بۆ سەراحەت و بۆ تونهەیە لە بەردەمی ئەوە قسە بکەیت؟ من لەگەڵم و کەسێکا سەریحم بێمنەتم. ئەم بێمنەتی و لە چیوە سەرچاوە ئاگرێ؟ ئەو بێمنەتی لەوە ئەزانم خاوەنی ژێرفانی خۆمم ئەزانم خاوەنی عەقڵی خۆشم. باشە تۆ کە هاتی تەوانێ تاڵەبانی توی بە محافزی کەرکووک دانا لە دەربەندی خان؟ نەخێر تاڵبانی منی دانا. ئەکێ داینەی؟ پێویستیان بە من هەبوو. بەڵام گرنگەوەی یەشێتی توی دانا؟ بەڵێ بەڵام وەک یەشێتی وەک هاوڵاتیەک. تۆ لێکێتیوە نزیک بوویت؟ نزیک بووم ئێستاش لە یەکێتیەوە نزیکم لە پارتیەوە نزیکم لە گۆڕانەوە نزیکم لە جەنابتەوە لە هەموو لایەکەوە نزیکم بەڵام معنای ئەوە نییە من تەسلیمیان. باشە کە دایان نای بە پارێزگار هەموو پشگیریشیان کردی؟ بەڵێنی هەموو پشگیریشیان بۆ پێدایت کەچی دوایی لە ناکاوە لایەن بردی بۆ کە من بوومە پارێزگاری کەرکووک بە ناوی پارێزگاری کەرکووکەوە نەبوو لە ڕسمیاتی UN ئومەم متحیدەیە پارێزگای دەربەندی خان بوو و ئەوە سەرچاوەی ئیشەکەیە کە پرسیارێکت کرد چێ بووە وانەی پێمیان وتووە کەرکووک نابێتە کوردستانی ئەلەو ساڵانەوە بۆ نەک لە ساڵی 2023 کەواتە نەتەوەی گرتوەکان پێی وتویت نازامیتر ئەوە با بێنێ بۆ وەختی خۆی زۆرم هەوڵدا کە بکرێتە پارێزگای کەرکووک موافقەتیان ناکرد نەکرا لە ئاخرا بە پێداگری خۆم کرایە نیۆ کەرکووک و لە پاڵ ئەوەوە چونکە ئەو فکرێم لە مێشک بوو کەرکووک دەبێت شارێکی سربەخۆ بێ هەڵسام هەموو دام و دەستگا ڕسمیەکانی محافەزەم دانا پێ ئەو وەختەی کە من چوم تەنیا دایرەی پۆلیس و ئاسایش و گومرگکەشی سەربە سلەیمانی بوو هیچ دائیرەیەکی ڕسمی نەبوو تربیەکەی مدیریەت بوو نەک مدیری عامی تربیەم دامەزران بانکم دروست کرد طبیعی بە هیمەتی ئەو برادران نەخۆم سەحە و ڕێوبان
طرق و جسور هەموو ئەم مدیریاتانم ئەحیا کردەوە و بەسەراحەت لە ناو ئاوارەکان قسەم کرد کە بۆی لە خێمەیە بژێن لە ژێر حیمای ئومەم متحیدە بۆی ئێمە بگەڕێنەوە کەرکووک و کەرکووک بکەین لە شارێکی سەربەخۆ و ئەوە سەرچاوەی شتەکان بوو کە منیان بەپەلە لابرد لە تاریخی کووردا نەک 35 سەرکردە 35 نەفەر متتەفق نەبوون لەسەر هیچ ڕاو بۆچوونێک ماون هەر 35یان هەر 35یان تەوقیعیان کرد بەلابردنی من چونکە زانیان ئیشەکە بەرەو چووە ڕواو چییە بەڵێ تۆ زۆر باسیێواکەی کە کەرکووک بکرێتە شارێکی سەربەخۆ بڵێ بەڵام زۆر کەمتر باسیێواکەی کە بکرێتە کوردستانی بگەڕێتەوە سەر هەرێم دیارە وەخت نامەوێت لە هۆکاری ئەوە بپرسن نا هۆکارەکەی دیە یعنی تا بنەماکان ڕێک نەخرێ نابێتەوە کوردستان باش قسە لەسەرەوەیە کە ئەبوو شەهاب لەگەڵ چەندین ڕۆژنامەنووس و چەندین کەسایەتی تورکا نێوانی زۆر خۆشە ئەمە کاریگەری ئەژێردای ئەوان نییە بەسەر تۆوە کە باز لەواکەی کەرکووک بکرێتە هەرێمێکی سەربەخۆ نا ڕەنگە من ئێستا عەرزم کردی کە نووسراوشم هەیە لە ساڵی 1970 تەقدیمی هەموو سەفارەتەکانی جیهان و قونسڵیم کردووە بە ناوی خۆمەوە شەخسی بۆ سەربەخۆبوونی کەرکووک و نوسخەشی لای دەستگاکانی خۆمانە هەیە ئەو وەختە بوو کەوتیان ئەبوو شەهاب بە تەمایە حیزب دابمەزرێن حیزبێکی کەرکووکی و لەم شێوازە بەڵام هەمووی هەوڵەکانم بۆ بوو کە کەرکووک بێتە شارێکی سەربەخۆ و پێم وایە ئەوەی من تەسیری کردووە لەسەر لایەنەکان بۆ نمونە لایەنە تازەکانی عێراق بە قایمەی عێراقیەوە و لایەنە تورکمانیەکان بە جەبهەی تورکمانیەوە کە زۆر لەگەڵیانە قسەم کردو و تەسیرم هەبووە بۆی کەرکووک بێتە مستەقل بە حەقیقەتش کەرکووک بێ ئیستەقلالیەت هیچ چارەسەرێکی تری نییە چونکە بە ئیستەقلالیەت دووری ئەەکەیتەوە لە دەستی ناڵم دوژمن لە دەستی هێزێکی بەقووەت کە هێزی عەرەبیە لە مەغریبەوە هەیە تا مەشریق و دەریەکەی کە عەرەب سەرکردەی ئیسلامەکانە دووری ئەەکەیتەوە لێیان جگەلەوە لە تاریخی کەرکووکە چیان بۆ کەرکووک کردووە لە غەیری وێرانکاری و تعریب و تەبعیس نەبێ کە لەلایەن حکوومەتە جیاجیەکانەوە و لەلایەن خۆشمانەوە فەرهود نەبێ چ شتێ بۆ کەرکووک کراوە باشە ئەگەڕێمەوە سەرەوە کاتێک کە پارێزگاری کەرکووک بوویت لە دەربەنی خان تۆ باسی ئەوت کرد کە بەهۆی و هەڵوێستانەت و ئیشکردنە بۆ ئەوە 35 کەس متتەفق بوون لەسەرەوەی کە تۆ لابن لە پارێزگاری کەرکووک من زانیاریەکەم لایە ئەوترێت ئەو کاتێ ئەبوو شەهاب پارێزگاری کەرکووک بووە ئاوی فرۆشت بوو کەسێکی نەناسرا و جانتاکەی کردوەوە و کۆمەڵێک بەڵگەنامەی لە نێو جانتاکەی دەرهێناوە و بردوێتی و ئەمە بەشێک بووە لە هۆکارانەی کە لایەن بردووە لە پارێزگاری زۆر وەسایەکان کۆپی کرد کۆپی کرد یا بردیان نە کۆپیان کرد کۆپیان کرد هەندێکیان دیارش نەما بوو برابوو وەسایەقی چی بوون علاقەی بەخۆمەوە هەبوو بە چۆنیەتی کار و بە چۆنیەتی پارە سەرفکردنەوە چونکە لەو کاتەیە خەڵک دەرگا و پەنجەرەیە فرۆشت و من ئیمکانیەتێکی زۆرم لە بەردەسا بوو نەک ئیمکانیەتی حکوومەتی و هەرێم بەڵکو ئیمکانیەتێکی تر بوو لەبەرەوە زۆر جێیشک و سەرنج بوو بەلایەنەوە کە ئەمە قبول ناکرا باشە بڕیاردان لە لابردنی تۆ لە دوای بردننی ئەو بەڵگەنامانەوە لە نێو جانتاکەتاکە باسی واکرێت لایەن کەسێکی نەناسراوەوە براوە دیارە لای خۆت ناسراوە پەیوەندی بۆ نییە کە ڕەنگە لێکۆڵینەوە لەو بەڵگەنامە نەکرابێ لە چۆنێتی سەرفکردنی ئەو پارێ ئەو ئیمکانێتی کە لە بەردەستی تۆیان بووە ئەو پارێ پێم وانە ئەو پارەیە خۆیانیان زانی کە ئەو پارەیە سەرچاوەکەی خۆیان نین و پارەی ئێرەش نییە ینی ئەو پارەی کە تۆ لە محافەزە وەرە ئەگر سەرچاوەکەی هەرێم نەبوو نانا پارەی خۆم بوو شخصی و پارەی هەندێک دۆست و برادران بوو شخصی خۆت شخصی خۆ یا لایەنی تر نانا لایەنیتیان نەبوو ئەلایەنی جیهانی یارمەتیایە نا تەنیا منەظەمەیەکمانە بوو بە ناوی KRSەوە کە خۆم لێی مەسئول بووم کارین بوو میدیکۆ کە میدیکۆ ئەو منەظەمەی KRSماندانا میدیکۆ ئیمکانیەتێکی زۆری هەبوو و بە ئیمکانیەتێکەوە هات ئەو منەظەمەی KRSماندانا KRS ینی کێرکۆک ریهابلیتیشن سۆسایەتی
و ئەو ئیمکانیەتە ئەمتوانی یارمەتی ئاوارەی و ئەو شتانی کە کوچی پێ بدەن سەرفی بکەم بووان کە ئاوارەکان زۆر نزیک کەوتنەوە لێم بۆ نمونە بەس لە حەسیب ساڵح 460-470 دینارمان سەرف کرد. باشە تۆ وتە پارەی شخصی خۆم بووە بەڵام تۆ پارێزگار بوویت لە پۆستێکی ئیداریە بوویت ئەتوانی پێم بڵێەوە پارێوە لە شۆ بوو خۆ بازرگانی و ناکرد. بەڵێ ئەو وەختە پارە قیمەتی هەبوو زۆر چاک بازرگانیشمە کرد. ئەو پەنجەیەشم شایەدە کە لە ئەوروپا شعریانش بەسەراوت لە ئەوروپا بازرگانی و کرد یا لێرە لە ئەوروپا لێرە بازرگانیم نەکردووە زۆر ڕەکەمی ئێوە پارەی و لیو هێنایەوە وایرە بەڵێ لە چیا سەرفە کرد لە خزمەتی کەرکووک و ئاوارەکانە بە فەخرشەوەڵێم پارەی شخصی خۆ بەڵێ پارەی شخصی خۆم وە لایەزال لە حساباتە 2,440,000 لایەنە بەوەعد دەبوایە لای کێ لایشێتی دەبوایە لە ساڵی 96 سەری ساڵ بدرایەتەوە تا ئێستاش نەدراوە 2 ملیۆن چی دۆلار یا دینار نادینار بەڵام لە دوایەوەی کە وەز لە پارێزگارێنە لێرەوە بزانام کەوتیتە کاری بازرگانی و پاش فترەیە کەوتمە کاری بازرگانی کاری بازرگانی کۆمپانیا باشە ئەمە بوو ئەو عەرزەی شاری سلێمانی دووەرگرت نا ئەو عەرزەی شاری سلێمانی علاقی بە کۆمپانیا شتەوە نەبوو ئەرزی شخصی بوو وەرەگرت هەر وەکوانێ نزیک باخی بەختیاری شاری سلێمانی بڵێ هەر وەکو عەرزانەی دراوە بە خەڵک من عەرزەکەم وەرگرت بە شەرتێکە ئەو پارەی باشە بەڵام ئەو عەرزی ینی چەندین دۆنم بدرێت بە یەک کەس خەڵک عەرز وەرگرت 200 مەتر وەرەگرێ ناوە عەرزی سیاحیە عەرزی 200 مەتری خان و کەواتە تۆ بنای پرۆژەی سیاحیەوە وەرەگرت ئەچی لێ کرد ئەو پرۆژەی سیاحی لەسەر ئێستاشی تۆیە نا فرۆشتێ لەبەرەوەی ئەو پارەی تیاما سەرف کرد نەکەوتەوە دەسم مەجبور بووم بیفرۆشم بۆی قەرزەکانی خەڵک بدەمەوە بۆ نمونە 250,000 دۆلارم نەک لە بانک لە وەزارەتی دارایی وەرگرت بەڵام لە مقابلیەوە داوای پارەکەیان کردەوە کە 525,000 بوو مەجبور بووم بیفرۆشم و بۆی بیدەمەوە 150,000 لە نۆرس بانک وەرگرت کە ئیمکانیەتم نەبوو بیدەمەوە مەجبور بووم بیفرۆشم و بیاندەمەوە بەڵێ باش باسیەوەت کرد کە زۆر بە کورتێمەوە وەڵام بێتەوە کاتم زۆر کەم بەدەستەوە ماوە باسی واکرێت کە تۆ کاتی محافظ بوویت خانوویەکە دووەرگرتووە لە یەشێتی قسە لەسەرەوەی کە خانووەکە و نەگەڕانە بێتەوە پێدوانی و پارەی کە نادەنەوە بەرامبەر ئەوەیە لە ژیانی یەکێتیە یەک خانوویدا بێ بە من پڕ بە پڕی بە دۆلار ئێستا ئەیاندەمەوە مەیەک دووهەم هەتا ئەم ڕۆژە بەو مەعاشی تەقاویتی وەریەگرم بەو ئیمتیازانە و بەو زەویەی داویانە ئەگەر بەقەد ئەوە هەیە کە من داومە پیان لێمی بسەنەوە خانوم لە ژیانمان لە یەشێتی وەرنەگرتووە وە من ئەتوان بە فەخر و شانازیەوە بیڵم برادەران هەمویان ماون مقابلیان بکەن لە ساڵی 1970 بۆ 1975 کۆمەڵەم بەخێو کردووە یەک کەس دینارێکی نەداوە بە کۆمەڵە بابێنەوە بخەنەڕوو باشە ئەحسان نەجم محەدین نەسرا بابوو شەهاب زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆ بەرنامەی بەڕاشکاوی سپاس بۆ تۆ خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینێ دەتوانن لە ڕێگەی ئیمەیل ئەدرسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا هەفتەی ئایندە بەڕاشکاویەکی تر هەموو لایەکتان لە خۆشییا بن سپاس دەکەم کاکە